بلێ کۆمار دیارە و گرنگیا هەنارتنە پەترۆلا هەرێما کوردستانی بریا بەندەرا جێهان بۆریا پەترۆلیا عراق و تورکیە هەراژی تێگەشتیە وێ ئەنجامێک و هەناردەکردنا پەترۆلا هەرێما کوردستانی دەوێ دەست پێ بەڵام بێگومان لەبەرەوەی ئەوەی زەرمەندیەکەمە لە هەناردە نەکنی نەوتێرەمی کوردستان حکوومەتی عراقەکە لە ماوەی ڕاگررتنیان بڕی کێشگا زۆر پارە زیانی بەرکەوتو عراق بۆ جێگرتنەوەی نەوتێرەمی کوردستان ناچار بە نەوتی بەسڕە هەناردەکە بەڵام لەگەڵەوەشە هەر پێویستی بە نەوتێرەمی کوردستان هەیە بۆی ئەو پێداویستی پڕکاتەوە کە دەبێ بیداتە ئۆپێک بلێ کۆمار دوزانێت ناوبێنا مەسەرە شاندین هەرێما کوردستانی و عراقیدا gelek civîn li darketin gelo ev civînak û niha roja yekşemiyê dê bibe dikarê bibe encamek erênî ji xwe mêvanê me jî ev videoyê derbarê bêguman legal miyaneke giftugoya şekeyn çarekret em care berov baştir birwa derencamê kobûnewekan we yani taku êstaş betayê rûn nebeto hikûmetî Iraq leber çî dest be nakato be nardê newt هەناردی نەوتێرەمی کوردستان لە نێوان چوار لایەنە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی تورکیا حکوومەتی عراق کۆمپانیەکانی نەوتی بەرەمێن لە هەرێمی کوردستان کۆمپانیەکانی نەوتی بەرەمێن شەڵێن ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراق بگەنە ڕاکەوتن ئێمە ئامادەین پێداچوونێ بە گرێبەستەکانمان ناکەین بۆ پێکە حکوومەتی عراق ئەڵێت نرخی بەرەمێنانی بەرمیلێک نەوت کە نزیک 21 دلار لە هەرێمی کوردستان ڕاپارەیەکی زۆرە بەڵام کۆمپانیەکان ئەڵێن جیۆلۆجی خاکی کوردستان وایە کە دەرهێنانی نەوت زەڕەپارەیەکی زیاتری پێویستە لە چاو ناوەڕاست و خواری عراق هەروەها ژەعالی ناونەتەوەیی وێ ژیانێ دیارە و فشارێک بەغدا هاتەکردن وێ دەربارەیدا بتایبەتیژی پشتی سەردانا سەرۆکو زیرێ حکوومەتە هەرێما کوردستانی بۆ واشنگتن بێگومان سەردانی ئەو دواتر سەردانی محەممەد شیع سوودانی بۆ واشنگتن و دواتر سەردانی ئەردوان بۆ بەغدا و هەولێر لە هەموو ئەم سەردانانە بێگومان باسییان ناردەی نەوتێرەمی کوردستان کراوە مژارێ ئەم بەردەوام بکەن ناخۆلگەل میوانی کۆمار پارێزەرێ ناونەتەوەیی حوسێن بوور گرنگیە هەنارتنە پەترۆلا هەرێما کوردستانی دێ لەگەل باخەفن بەخێرهاتی برێز حوسێن بوور سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش دکتۆر بایەخی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە ئاستی ناوچەیی و نێودەوڵەتی چییە؟ بەڵێ ئەمە زۆر گرنگە پێش هەموو شتێک بە گوێرەی ئەو خەمڵاتنانەی کە هەیە و ئەم توێژینەوانەیە من بینیمەوە هەرێمی کوردستان نزیکەی 4 میلیارد دۆلار یاخود با بڵێن 4 میلیارد بەرمیل نەوت بەرهەم دێنێت بێگومان ئەمە خەمڵێنراوە لەلایەن حکوومەتەوە لەلایەن ئەوانەی کە لە ناوچەکەدا کار دەکەن کە نزیکەی 45,000 بەرمیل نەوتیش بڕواتن بۆیە ئەمە زۆر گرنگە و سەرچاوەیەکی زۆر گرنگە بۆ بازاڕی جیهانی ئەمە یەکێک لە خاڵەکانە خاڵی دووەمیانە ئەوەیە بێگومان زۆر گرنگە کە بەهای نەوت نرخی نەوت هەمیشە لە بەرزبوونە یاخود بۆ 78 زیاتر و کەمتر دەبێت 78 دلار بۆ بەرمیلێک بۆیە سەقامگیری نرخی نەوت و لە بازاڕەکانی جیهاندا و پشتبەستە بە دەستپێکردنەوەی هەناردەی نەوتووە ئەمە زۆر گرنگە کە نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە بۆ بازاڕی نەوتی نێودەوڵەتی بێگومان لەلایەکی دیکە لایەنە سیاسیەکانیش کاریگەریان هەیە و دۆخەکەیان زیاتر ئاڵۆز کردو و ئەمە بۆ ئەمریکاش سەختە بەهۆی ئەو هەڵبژاردنەی کە هەیە تا ئەو کاتەی نرخی نەوت سەقامگیر بێت ئەمە هاوکار و پشتیوان دەبێت بۆ لێکدانەوە و بۆروەها بۆ ئیدارەی بایدن لەم هەڵبژاردنانەی لە داهاتوودا دەکرێتن چونکە هەر جۆرە شۆکێک بۆ بازاڕی نەوت یاخود بازاڕی نێودەوڵەتی نەوت ڕەنگە ببێتە هۆی بەرزبوونەوەی نرخەکان لە ئێستادا هاوکار نابێت بۆ ئەمریکا وەک دەرزانن ئەمریکا هەمیشە هەوڵی داوە و بتوانێت هەماهەنگکار بێت لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراق لەگەڵ ئەوەشدا لەگەڵ تورکیا لە پەیوەندیدا بووە بۆ ئەوەی دڵنیا بێتەوە هەناردەکردنەوەی نەوت دەست پێ دەکاتەوە بەلێ برێز لە گۆر نرخاندناتە تو باوەری و دەمەک نێزیکدا
دەمەک نێزیکتە هەناردەکردنا پەترۆلا هەرێما کوردستانی دەست پێ بکە؟ من بڕوام وایە بەو هەوڵە زۆرانەیە کە دەدرێت بڕوام وایە باڵیۆزی ئەمریکاش لە عێراق ئاماژەی بەوەدا و قسەی دەربارەیە ئەمە کرد و لایەنەکانی کۆمپانیانەوتەکان و لایەنەکانی ئەمریکا کە سەردانی هەرێمی کوردستانیان کردووە لەم دوایەدا هەمووی ئەو گفتوگۆیانەی کە هەبووە لەگەڵ تورکیا و حکوومەتی هەرێمی کوردستان هەروەها لە نێوان تورکیا و حکوومەتی عێراق هەموو ئەمانە کاریگەریان هەبووە و لێک تێگەیشتنێک بە جۆرێک لە جۆرەکان هەبووە بۆ ئەوەی هەرچی زووە هەناردەکردنەوەی نەوت دەست پێ بکاتەوە ئەمە هەمووی زۆر ئەرێنی دەردەکەوێت. بەڵێ دکتۆر عێراق نزیکی سەدەیەکە کە خاوەنی پیشەسازی نەوت و گازە کە ناتوانێت ئەم کێشەیە چارەسەر بکات کە ئاخۆ ناتوانێت یان نایەوێت ئەمە نازانم بەڵام لەسەر ئاستی نێودوڵەتی بۆ ناوبانکی عێراق خراپ نییە دوای سەدەیەک لە پیشەسازی نەوت نەتوانێت کێشەیە چارەسەر بکەیت؟ من بڕوام وایە عێراق چەندین کێشەی ئابووری هەیە و دۆخابوورێکە تێکەوتووە ئەوان هەموو هەوڵێکیان داوە کە بتوانن ئەم کێشانە چارەسەر بکەن و هەناردەی نەوت زیاد بکەن تەنانەت بۆ هۆی ئەو بۆشایە ئاسایشێ و ناسەقامگیریەی کە هەیە هەرێمی کوردستان تاکە ناوچەیە کە لە عێراق سەقامگیرە کۆمپانیانە دەوڵەتیەکانی نەوت لەوێ کاردە کەن سەرکردایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەک هەڵسوکەوت دەکا کە سەرنجی کۆمپانیانە دەوڵەتیەکانی نەوتی ڕاکێشا و پشتیوانی ئەمریکای بەدەستهێناوە لەگەڵ ئەوەشدا پشتیوانی تورکیای بەدەستهێناوە بۆیە عێراق ئەگەر بیانەوێت بەڕاستی بتوانن بەرەمهێنانی نەوتیان زیاتر بێتەوە سوود ببینن لەو کۆمپانیان نێودەوڵەتیە نەوتیانە بڕوام وایە پاشترین شوێت بۆ کۆمپانیەکان حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی هاوکار بن و حکوومەتی عێراق دەتوانێت داوای هاوکاری لە هەرێمی کوردستان بکات و چونکە سەرکردایەتی هەرێمی کوردستان زۆر ژیرانە هەڵسوکەوتی کردە ئەو کێشانەی کە هەش بوونە سەبارەت بە کەرکک لە بینی هەرێمی کوردستان و عێراق وەک سەرچاوەیەکی سەرەکی نەوت کاریگەری هەبووە دابشکردنی لایەنەکانی دیکە بەهۆی ئەو کێشە سیاسیانی کە من کاریگەریان هەبووە کە تاستا چارەسەر نەکراون لەلایەن حکوومەتی ناوەندی عێراقەوە هەروەها پێویستە و کێشانە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق چارەسەر بکرێن لایەنە نێودەوڵەتیەکان هەمیشە فشار دەکەن بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکرێن بۆیە من زۆر گەشت بینم ئەو لە هەوڵانەیە کە هەن لەلایەن ئەمریکا لەلایەن کۆمپانیەکانی نەوت لەلایەن تورکیاوە دەکرێت بەڵام لە هەموو ئەمانش گرنگتر ئەو کێشە ئابوووریانەیە کە عێراق هەیە وا دەکات بربەست بخاتە بەردەم حکوومەتی عێراق بۆ ئەوی بتوانێت چارەسەرێک بدۆزێتەوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان. مژارێک غەریبە برێز حوسێن پور نۆها هەرێما کوردستانی زەرارمەندە عێراق زەرارمەندە بازارە ئەنەرژیا جیهانی زەرارمەندە هەرکەس زەرارمەندە کو هەناردەکردنا پەترۆلا هەرێما کوردستانی دەست پێ ناکە چاوا دەبە کو نزیکی ساڵ و نیوەیە ئەف پرس نەهاتە چارەسەرکردن یعنی ما هەتا ڕۆژێکی وەکی ئیرۆ نرخاندنێتە چ نەبرێز بوو. من بڕوام هەیە دوو کێشە هەن لێرەدا کێشەی هەرە سەرەکی ناکۆکیە سیاسیەکانن لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراق بێگومان بە شێوەیەکی تەکنیکی هەموو ئەمانە کاریگەریان هەبووە تاکو ئێستانێکە بۆ ڕێنەوتەکە دەست پێ نەکردو و ماوەیەکی زۆرە وەستاوە بەڵام ئەگەر کێشە تەکنیکیەکان چارەسەر بکرێن بێگومان جیاوازی سیاسیەکان کێشەیەکی دیکەن لە بەردەم دەست پێکردنەوەی هەناردەینەوە بۆیە کێشەی سەرەکی بێگومان ئەو ناکۆکیانن لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق هەیە بەداخەوە ئەم کەمبوونەوەیە لە هەناردەکردنی نەوت و ئەم کێشانێک کە هەن لە نێوان هەردوو لە کاریگەریان هەبووە زیانی ئابووری هەبووە بۆ هەردوو لایەن
بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ حکوومەتی عراقیش بۆ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر ڕاشکاوانە بۆ ئەوەی هەوڵ بدەن و ویستویانە ئەمە چارەسەر بکەن بڕوام وایە کێشەی سەرەکی لەم دۆخەدا ئەوەی حکوومەتی ناوەندی عراقا ئەوان هەوڵیان نەداوە خودت با بڵێن کێشەکە لەلایەن ئەوانە موچەی خەڵکیان دابش نەکردووە موچە خۆرانیان دابین نەکردووە پەیمانەکانیان نەپاراستووە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە حکوومەتی عراقی پشت دەبەستێت بە چەند لایەنێک پشت دەبەستێت ئەو سیاسەتەی کە حکوومەت هەیە بە شێوەیەکی زۆر فراوان بێگومان یەکێک لە کێشەکانی دیکە کە هەیە ئەوەیە نەگەیشتونەتە ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەت بۆ ئەوەی ئاهۆی هێرشەکانی کە دەکرێنە سەر لایەنەکانی دیکە لە ناو خاکی عراق وای کردو کێشەکان قوڵتر بکرێنەوە. بەڵام ئێستا هەردوو لایەن حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقیش هەردوو لایەن لە هەوڵدان هەردوو لایەن دەزانن کە پێویستە لە بەرژەوەندی هەردوو لایەندایە کە بتوانن سەرچاوەکانی نەوت و غاز سوودی لێ ببینن و ئەم کێشانە چارەسەر بکەن. بەڵێ بەڕێز دکتۆر حوسێن بۆر پارێزەری نێودەوڵەتی و ڕایشکاری پێشووی وزەی قەتەر سوپاس کە لە واشنگتنەوە لەگەڵماندا بووی.